سلاف اف وەکو پزیشک ئەڤ پێنجەمین ڕۆژە ئەڤ هاتینەیێرێ سێ ڕۆژ یەکەمێ لە قامیشلی خزمەتی خەڵکی کرد نەخۆش دیت دوونێکە جەعام و دەیبووین ئەوڕۆکە لێرە ئیشەڵا هەر خزمەت دەکەین نەخۆشمان دیتە بە سەتان نەخۆشمان دیتە پێخۆشحاڵین کەتانیتمان خزمەت بکەین و شتێکی گسکەش بی ئەگەر ئەمە بتانی خزمەت بکەین و ئەو حاڵەتانەی دیتیتمان زیاتر سەرمابوونە کۆخکەیە حرارێ و تاو ئەو شتانیان هەنا ئەم فەحسمان بۆ کردینە و نەخۆشەکان دیتینە و عیلاجشمان داینە ئەلحەمدوللیلا باشە عیلاج و شتمان هەموو هەنا و ئینشاءڵڵا ئەوەندەی بکرێ خزمەت دەکەین و تەقسیریمان نابی ئینشاءڵڵا و وەزعەکە بەڕاستی خراپە یعنی هەتا ئەمە مساعدە بکەین هەر کەمە ئینشاءڵڵا ئەوەی لە دەستمان بێ هەر دەیکەین لە بۆ خزمەتکردنی خەڵکەکە هەر بەردەوامیش دەبین ئینشاءڵڵا. بس